ئەم شارە پایەکانی پارێزگابوونی مقاومەتەکانی پارێزگابوونی تەکمیلە بکەین. خۆشبەختانە دەیبینین بە پەرۆشەوە هەم جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق تەشریفی هێنا و لەو سەردانەیە ئامادەکاری کراوە کە وەفدێکی باڵا لەلایەن جەنابی ئیدارەی هەڵەبجەوە جەنابی پارێزگارەوە لە هەموو چیمتۆژەکان و فەرمانکان ئەچن بۆ بەغا لەوێ هەموو پێداویستەکان ئەوەندەی کە پەیوەندی بە لایەنە دەستوریەکە و حکومەتی مەرکەزیەوە هەیە. بەڕێزیان لە ماوەی ساڵ و نیوەک دەست بەکاربوونیان لە پۆستەکان لە حکوومەتی هێرێم ئەمە سێم جاریانە سەردانی شاری هەڵەبجەکەن. لە هەر سێ جارەکە عەتایی وەبەخشینی وەجێدەستی لە پەیوەندیە حکوومیەکان لە پەیوەندیە مؤسساتیەکان بۆ کردنەوەی ئەم نشینگەیە بۆ یارمەتی مادی و معنەوی هەڵەبجە دیارە. بڕواتین شگەی پارێزگای هەڵەبجە بە فەرمانی وەزارەتی ناوخۆ ژمارە 651 لە 8/1/2019 بە بڕیاری هێنانەکایی بۆ درا و بە فەرمانی وەزارەتی ناوخۆ ژمارە 2893 لە 10/2/2019 بەندە وەک بەڕێوەبەری ئەم بڕواتیە دەستنیشان کرا.